ئیشەکانی من زیاتر مێخەک و سەرۆکڵاو حێل و مێخەک کیفی پارە لەو شتانای خۆی بینێتەوە. من خۆم لە ماڵەوەم زیاتر کاتی فەراغم زۆر بوو بەجددی ئیتر لەبەرەوە حەزم کرد خۆم بە ئیشێکەوە مەشغوڵکەم ئەو ئیشەش کە هەڵم بژات ئیشی ملوانکە و ئەکسسواراتە زیاتر وەکوتم ئیشەکانی من مێخەک و سمڵ ئەوانەیە. ماوەی 10 ساڵە خەریکم ئیتر حەزیشم لێتی لە ئیشەکە. ڕێگری لە ئێستا بە ئەکیدی ئەبێت بەس من سپاس بۆخوا هاوسەرەکەم هاندەرێکی زۆر باشی منە بگرە هاوکارێکی زۆر باشە لە هەم لە ئیشەکەمە هەم لە ماڵەوە لەبەرەوە وەکو ڕێگرێکی زۆر نەبوو نەخێر. من کە دەستم کرد بە ئیشەکە یعنی وتم هەر شتێ بێتە بەردە من بۆن منە هەر ڕێگریە هەر شتێ بە ئەکیدی چکە خۆم ئەو ئیشەم هەڵبژاردووە ئەگەر هەر ڕێگرێکیش هەبێ بە ئەکیدی خۆم هەڵم بژاردۆ خۆم ئیشەکەکەم لەبەر ئەوە ڕێگری ئەبێت بەڵام ئەبێ خۆت بەهێز بیت لەبەرەوە هەر ژنێک خۆی بەهێز بوو خۆی بڕیاری یاوتی من ئەو ئیشە ئەتوانم ئەو ئیشە بکەم بەڵێنی بەخۆیە فعلەن ئەتوانە ئیشەکە بکە و سەرکەوتوش بێ. سپاس بۆخوا من بەڵێنم بە خۆمیە ئیشەکەشم لەخوا بە زیاوێ سەرکەوتووە. لەبەرەوەی لە ئێستا بژێوی ژیان قورسە هەم بۆ دڵخۆشی ئەو ئافرەتە هەم بۆ ئەوەی مشکی مرتاح بێ خۆی بە ئیشێکەوە خەریک کە باشترە لەوەی کە بەردەوام لە ماڵەوە دانیشێ بڵێ من بێتاقەتم من ناتوانم ئەو ئیشە بکەم من سەرکەوتوو نابم ئەگەر دەست بەمە و ئیشە نەخر لەبەرەوەی تۆ ئەگەر بەرنامەت بۆ دانا نرخت بۆ کاتەکەت دانا فریا هەموو شتێکەکەوی فریا مناڵەکان تەکەوی فریا ئیشی ڕۆژاناکەوی سەرڕای ئەمانەش فریای ئیشەکەشەکەوی کە هەڵت بژاردووە. هەبوونی ئابوووریەکی سربەخۆ بۆ ژنان زۆر گرنگە لەبەرەوەی ئەگەر تۆ حەزت لە شتێک بێت هاوسەرەکە توانای ئەوەی نەبێت یارمەتیت بە خۆت بە پارەکەی خۆت بە هیلاکی و ماندووبوونەکەی خۆت کە ڕۆژانە ئیشەکەیت ئەتوانی بە دڵی خۆت شت بکڕیت ئەتوانی بە دڵی خۆت ئەو پێداویستیانی کە پێویستە ڕۆژانە پارەکەی کە دەستت ئەکەوێ بەکاریبێنی. لەم ساڵانەی ڕابردووە یعنی کە سێرتەکرد شتە کوردەواریەکان خەریب و وردە لە ناوە چوو لەبەرەوە کە من دەستمایە کارەکەم بۆیە مێخەکیشم هەڵبژارد لە کۆنا زۆر بەکار هاتووە مۆرکێکی کوردەواریە لەبەر ئەوە من هاتم دەستم کرد بە مێخەک دروستکردن سەمەڵ بە نوێگەری تازە لەگەڵ ئێستا بگونجە و لە قەیمیشا مۆدێلەکانم تقریبەن ئێستا مێخەک 30 مۆدل دروستەکەم بە مۆدێلی جیاواز نوعێکی تر دروستەکەم هەر مێخەکی تایە قوماشە و داهێنانی خۆمە و لە سلێمانیا بەس خۆم دروستیەکەم و فکرەی خۆمە. خەڵکیش لە ئێستا زۆری بەدڵە و یعنی شتێکی زۆر تازەیە هەم بۆنی خۆشە هەمیش قوماشە لەگەڵ جلو هێلەک یا کەواکەی خۆتان ڕێکی ئەخەیت و شتێکی زۆر جوانە لەبەر ئەوە ئەو کارەشم هەڵبژار کە بەرەو نەمان ئەڕۆژ ئیتر منیش هاتم نوێگەری تازە و مۆدێلی تازە سواز بۆخوا خەڵک زۆر بەدڵێتی لەلایەن خەڵکەوە پێشوازێکی زۆر باشی لەیەکرێ بە تایبەتی کە لە پێشنگاکانە شتەکانم عەرزەکەم هەمووی ئەڵێ یادەوەری کۆنمان بیرێتەوە بۆ نمونە ننکمان دایکمان ئەو بۆنی سمڵ و مێخەکە یادەوەری کۆن یعنی هەرچی بەلای مێزەکەمان بڕوە ینی ئیلا تۆزێک ئەوەستێڵێ بۆن و بەرامێکی زۆر تایبەتە قەیممان بیرەکەوێتەوە ننک و دایکمان بیرەکەوێتەوە ئەو بۆن و بەرامەیە خەڵکیش زۆر بەباشی پێشوازی لەکە. سپاس بۆخوا ئێمە ئێستا خۆمان لە گروپێکان گروپی خیاڵی خانمان کۆمەڵێ ژنن هەمووی دەستڕەنگین هەمووی کارەکانیان جیاوازە هیچی لە ئیشی کەسێکی تر ناچێ هەمووی جیاوازە لەبەر ئەوە ینی کۆمەڵێ ژن هەیە هەمووی ئیشی سربەخۆی خۆیەتی و ئیشەکانیشیان زۆر تایبەت و جوانە ینی لە ئێستاە خانمان زۆر ئەو کاراکەن. پەیامی من بۆ ئەو خانمانێک کە لە قسەی خەڵک ئەترسن لە کۆمەلگا ئەترسن بڵێن ئێمە ئەو بەهرەی هەمانە لە ماڵەوە ئیشارنەوە من پێیانەڵم مەترسن لەبەرەوەی ئازایەتی خۆت بسەلمێنە کارەکەی خۆت دەرخە زۆر بەسەر بەرزانە ئەو کارێک کە هەتە و بەهرەی کە هەتە دەریخە
لەبەرەوە لە ماڵەوە هیچ کەس نایبینێ بەڵام کە دەرت خست و کارەکەت بە شانازیەوە باست کرد فعلەن خەڵک زۆر بە جوانی و بە ڕێکوپێکی ڕێزی لێگرێ و کارەکەشتی خۆشەوێ. ئێستا من کارەکەی خۆم زۆر خۆشەوە لەبەرەوەی دڵم پێی خۆشە ئەگەر دانیشین لە قسەی خەڵکو و بترسین بەڕاستی هیچمان بۆ ناکرێت بێ هەر لە ماڵەوە بین بەڵام کە نەترسیت بڵێ من ئازام من ئەو کارە ئەەکەم باوەڕت بە خۆت بێ بەڕاستی دایمە سەرکەوتووە بیت. ئێستا من وەکو خۆم لە ماڵەوە کارەکانم زیاتر کارەکانم لە ماڵەوەیە بەڵام ئەگەر دوکانێک هەبێت باشترە بۆ من بەڵام لە ئێستا من ناتوانم دوکان بگرم بە حکمەوەی پارەکەی زۆرە ئەگەر پارەکەشی زۆر بۆ ئەو کات بۆمان دەرناهێنێتەوە لەبەر ئەوە بۆ نمونە لە ڕێی فستیڤالەکانە و پێشنگاکانە بەشداریەکەین بەڵام لەویایە سەیرەکەی زۆربەی زۆری فستیڤالەکان پارێکی زۆر ئەخەنە سەر ئەو فستیڤال و ئەو پێشنگایانە کە بۆمان ڕێگەخەن زۆربەی زۆری خانمەکان ناتوانن بەشداریکەن چونکە پارەکان بۆ دەرناهێنێتەوە یعنی ئەگەر فستیڤالی گەورەمان بۆ ڕێکخەن بێبەرامبەر بێ بۆ ئێمە زۆر باشە یعنی هەم ئەتوانین نرخی زۆر نەخەینە سەر کارە دەستیەکانمان هەمیش ئەتوانین یعنی پارێکمان بۆ بمێنێتەوە کە ئیشی ڕۆژانی خۆمانی پێبەڕێ بکەین.